ئەمریکا و ئێران ئەم دوو وڵاتەی کە لەسەر هەموو پرس و بابەتێک ناکۆکن لەسەر ڕاستپاردنی محەممەد تۆفیق عەلاوی کۆکن و پێشوازیان لە هەنگاوەکەی سەرۆک کۆماری عێراق کرد و ڕایانگەاند گرنگە حکوومەتێکی نوێ لە بەغدا پێک بێنرێت و ئیدی قۆناغی ڕابرد و بە سەرەتایەکی باشتر بسپێرن. ئەم دوو وڵاتە کاریەکەیان بە جۆر و قەبارەیە کاریگەریان لەسەر ڕووداوەکانی عێراقەیە. هاوبۆچوونیان لەسەر محەممەد تۆفیق عەلاوی گرنگی زۆری بۆ خودی سەرۆکوەزیرانی ڕاستپێراو هەیە بۆ پێی پشتیوانی ئەم دوو وڵاتە دەشێ هۆکارێکی گرنگ بێت کە عێراق لەلایەک بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو بنێت و لەلایەکی تریش لە دوای ئەمەوە بەغدا لە نێوان تاران و واشنگتندا بتوانێت هاوسەنگی ڕابگرێت و چیتر عێراق نەبێتە گۆڕەپانی ململانێ و نمایشی توانا سەربازیەکانی ئێران و ئەمریکا. پشتیوانی ئەم دوو وڵاتە بۆ محەممەد تۆفیق عەلاوی لە کاتێکدایە کە لە ناوخۆی عێراقدا هێشتا بەشێکی شەقامی خرۆشە و ناڕازی محەممەد تۆفیق عەلاوی ڕەت دەکەنەوە و پێیان وایە ڕاستپاردنی عەلاوی لە ئاستی چاوەڕوانی ئەواندا نییە و عەلاوی ناتوانێت عێراق لە گێژاوی قەیران ڕزگار بکات. داواکاری زۆر کە چەند مانگەکە خۆپیشاندەرانی لەسەر شەقامەکان هێشتۆتەوە هەر ئەو مەترسیە گەورەیە کە لە بەردەم عەلاویدایە و لە ئەگەری نەبوونی وەڵامێکی پێویستیش بۆ خۆپیشاندەران دوور نییە ئەویش ناچار بەدەست لە کار کێشانەوە بکرێت. چونکە دەست لە کار کێشانەوەی عادل عەبدولمادی لە ژێرگوشاری هاوڵاتیانی عێراقدا وەک سەرەتایەک لە وێنە گەورە و جیاوازەکانی شانۆی سیاسی وڵات دەبیندرێت کە ڕەنگە ئیدی ئەمە بۆ داهاتوو ببێتە نەریتێک یان عێراق بەرەو خۆشگوزەرانی و ئاوەدانی پەلکێش دەکات یان دەیکاتە گۆڕەپانێک بۆ ململانێ و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و زیادبوونی توند و تیژی و سەر لە نوێ دەرکەوتنەوەی داعش یان هەر گروپێکی تر کە ئامانجی بێت خلافەتەکەی داعش و ئاڵاڕەشەکەی بکاتەوە بە هۆکاری کوشتن و لەناو بردننی هاوڵاتیان. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان.